طبعا لم كەمپە زیاتر لە 1200 خێزان ژیان دەکەن خەڵک زۆر ناڕاستیە. ئەڤیانزە ساڵە حکوومەتی عێراق تشتێکیش مەرە نەکرد. ئەو چادرە چەند ساڵە لێرەیە؟ خودی تقریبا 6 ساڵ دانینێ. 6 ساڵ هەتا ئێستا ناتیتە گۆڕ. دەتەنانە هاتە گۆڕ. خەڵکی شنگالێ گەلێکی توەفینە بۆ جەنابێ سەرۆک و بۆ پارتی. ئەوول جار بووی تاریخا دنیای ناوێ دینێ ئێزدی دەستورەکەی بێنویسین جەنابێ سەرۆک قبول نەکرد ئەف دەستورە دەرکەوێ هەکە ناوێ ئێزدیاتی تێدا هەر بری سەرۆک وەردا. من کامەران حاج عومەر هاتوومەتە نێو کەمپەکان ژیانی ئاوارەکانی عێراقی بەسەر دەکەمەوە بزانم حاڵیان چۆنە و بۆ ئەم هەڵبژاردنە دەنگ بە چێ دەدەن. من کامەران حاج عومەر هاتوومەتە نێو کەمپەکان ژیانی ئاوارەکانی عێراقی بەسەر دەکەمەوە بزانم حاڵیان چۆنە و بۆ ئەم هەڵبژاردنە دەنگ بە چێ دەدەن. طبعاً کورد بە درێژایی مێژوو بەشێکی هەمیشە لە ژێر کەم بووە لە ژێر خیوەتگا بووە ئاوارە بووە دەربەدەر بووە. ئەم بەڕێزانە کە خەڵکی شنگالن بەڕاستی جێگای تەعەجوب بوو کە بەشێکیان دەڵێ 11 ساڵە ئێمە لەو کەمپانە ژیان دەکەین 11 ساڵ تۆ لە ژێر خیوەتگا منداڵ دروستکە داهاتووی بۆ دروستکە بەڕاستی ئەمە پڕ زەحمەتە. بەڕێز مەحموود تو خەڵکی وێ دەرێ خەڵکی وێ دەرێمە باشە بە ئەسڵ خەڵکی شنگال ئارێوالا خەڵکی ناوەلە نێڤاشنگا گوندێ دۆرا شنگالی دۆرا شنگال ئارێوالا چەند ساڵە تو لێرەی؟ ئەڤیانزە ساڵە زیل وێ دەرێ 11 ساڵ ئەڤیانزە ساڵە زیل وێ دەرێمە یعنی بەری تو بێ سمێلێتە ڕەش بوون سپی بووینە ئارێوەلە پچەکێ سپی بوون پام پیر بوون یعنی تەمەنێکی زۆرە ئارێوەڵە تەمانێکی زۆرە بەسێ ژیانی خۆ بکە ژیانی ژیانەمە خۆدێ ژیانەمە پیسە تشتژمەرە نایە چادرێت مە هەموو رزین مەسەلەن ما ئێرەکێ سەقری وام توانە جێ خۆم عیجز بوون 11 ساڵە شخصەکی دەرەکێ دەبێ سیمەکە هیچ هەکە هیچ مەسەلەن دووریەوە بشێر حیوانات بێ هیچ ناقەدینێ هەو قاسێ سیمەکێ دەبێ مەزیم دەرکەدوانە بربانە مالێت ما تەعویدەک تشتێک دابانە مەشغوڵامە برێڤە چووبە ئەمل وێدرێ عیجز بوو چادرکێت مە هەموو ڕێ کیش سەبەب کارە هون لێرن ینی سەبەب کار ئەوە زانی منداعش سەبەب کاری مەزم بوو کش سەبەب مثلەن هەکە مرکزیش مەرە بگرا شغلان باوانن ینی حکوومەتی عێراق حکوومەتە عێراقیش مەرە بگرا شغل تەقسیری وان هێنە تەقسیری وان چاوە تشتێکش مەرە نەکرینە دیسا ئێرەکێ مل بێدرێت تابتن کوردستاندا ئابێ مثلەن ئاوا ما هەیە کەهرەبا ما هەیە گرێشی هەلگردی شغلیش مەرە برێبەت بنەوە بەسە مدووسان یعنی 11 ساڵە حکوومەتی عێراق خاریکاریوە نەکرێت تشتێکش مەرە نەکریە خودێ وەختێکە مەسەلەن گوتینە منێ رابن مەچوف ئەو وەسلێت خۆ قەدماندن گوتنە مێ 4 مەیلۆنە درەوە هەنەکە جماعەتا مەچوو 4 مەیلۆژی نەدانێتێ و ماژی ئەمل وێدەری ماژی مەقادمادێ مەسەلەن و ئەممان نەم نەچوونش کاک مەحموود دەڵێ 11 ساڵە حکوومەتی عێراق خاوکاری نەکردوین بەڕێزانم سیرکەن بە ملیاران ملیار تریلیۆن پارە دێتە ئەو وڵاتە هەموو بەرپرسەکانی عێراق نازانن پارە چ لێ بکەن دەنێرنە دەرەوە ئەم بەڕێزە سەرەڕای ئەوەی خاکەکەی خۆی ناچار کراوە دەربەدەر بێ و بەجی بهێڵێ بەڵام تاوەکو ئێستا یەک بەرپرسی عێراق نەهاتووە پرسیار لە ژیان و داهاتووی ئەو منداڵانە بکات حکوومەتی کوردستان چۆنە خۆدی حکوومەتا کوردستان جوامێرە ئەمە خۆگرتن 11 ساڵە هەکە کی بێ ئەگەر بۆ میوانەیەکی 11 ساڵە ژوو باش باسە 20 ڕۆژە زرام کە چۆن میوانەیەکی زرام تەقسیر مەکردن ژمارە بەس مەسەلەن ئەم بوو دۆمێ سەر قەڵەت حەز دەکەن بەگەڕن کاری وە کردی بەس کاریان مەکردبا بەس مە بەگەریابان حەز دەکەن بەگەڕن ئەم بەگەری سڵاو ڕێزکان خالید چاوای حالێتە باشە ماڵیتە وێ دەرێ زۆر باشە کا خالید
گفتو گۆم دەکرد یەکسەر کا خای گوتی وەڵە حەز دەکەم ماڵی من ببینن زان دۆخی خودی ماڵ مزدی مالیم ببینی جاری وان سحکنی بچین؟ بچین یاڵا دەبی تو چەند ساڵە لێرە ژیان دەکەی حاجی تقریبا 11 ساله 11 ساڵە یعنی هۆی دگەل یەک هاتنە اول پێ كل يك هاتن شاغي هاتن كم هاتن بي هاتینە پێ ئەوان بەڕێزانم ببینن ئەوە خێمەکەیانە بەشێک لە خێمەکان یعنی هەرهاتمە ئەم کەمپە یەکسەر باسی ئەوەیان دەکرد یانگۆ کاکە تکا دەکەین ئەگەر یعنی هەر بربەستەبی بۆ گەڕانەوەمان بۆ شنگال کەس نەبێ هاوکاریمان کە ئەو چادرانەمان بۆ چا بکەن چادر گرفتەچی گەورەیە ئێستا ئێوە بەرەو زستان دەڕۆن برزوستان شد ترسی وە هەیە هاي بخود الدين ترسيمه هي جبل كهرباء جي ترسيمه هي کارەباش باش كهرباء جي شادر شوتن جات بيني وايده سحكه وايده سحكه وايده زلم نشز وصاد بيت یعنی ڕەوشێوە روشه ما خرابه قال خراپە مرتش بربان شادره وكهرباء وان ئەو چادرە چەند ساڵە لێرەیە ئەو چادر خود تقريبا في 6 سال دانيني 6 ساڵە عندك جي 6 ساڵ هەتا ئێستا ناتیتە گۆڕ بدأ طنانا هاتا قهران بەس حکوومەتی عێراق دەبێژە پارەم بۆ خەڵکی ئاوارە بۆ خەڵکی ئەو کەسێ دەربەدەر بوو ژماڵی خۆ من تەرخان کردە پارەی حکوومەتی عێراق بۆ دەیان حكومة العراق بوما نهاتا تجارة ناتیە نهاتيا باشە نوکە هەڵبژاردنە انتخاباتە یعنی وسات دەفکری شتێک بێتە بە گۆڕتن خودي باس بحث كم بين وقهران یعنی هەستێکی وسا هەیە حاستك يصحي کیش کەس باشە چ حزبێک باشە بۆ خودي حزب عراقي شو بوما ناكره بس حزب كردستان سرسرا وسر جابا ولا واش مرة كريكة تجيش مرة نقطة نها وكيم مالي خنا أما كردستان بن وكيم مالي خنا من عشان شنقاجم قهنانتي بس شيء حكومة العراق تشتك بوما ناكره یعنی دەنگێوە بۆ خەڵکی کوردستانە بۆ پارتێکی کوردستانی بۆ خەڵکی کوردستانە دەنگیما چاوی بگەنجە خەڵکی کوردستان نادەن کەسی 11 ساڵ متبرینە و گۆ چاوی خولدنەما ئەو چاوی خولدنەما یعنی لە حکوومەتی عراقی تەمامەن هاتینە بێ ئومێد تەمامە تەمامە بێ ئومێدن ئای خودی بۆ طبعا ئێستا ئێمە لە ساڵی 2025 380,000 کەس لە نێو هەرێمی کوردستان هاوڵاتی عێراقی ئاوارن لە نێو هەرێمی کوردستان زیاتر لە 380,000 کەس حکوومەتی هەرێمی کوردستان ژیان و گوزەرانیان پێداویستەکانیان بۆ دابین دەکات کەچی حکوومەتی عێراق سەرەوای ئەو هەموو پارەی کە هەیەتی خەڵکی عێراق هاوڵاتیانی عێراقی لەژێر ئەو خێمە و ئەو کەمپە ژیان بەسەر دەبێت. دکتۆرە پێم بڵێ یعنی خۆت پەرلەمانتاری ئێستاش کاندیدی بۆ ئەم خولە 11 ساڵە زیاتر لە 1200 خێزان لەم کەمپە ژیان بەسەر دەبن چ ڕێگرە لەوەی خەڵک بگەڕێتەوە شنگال ئەف تشتێکا ڕێگرە خەڵکی من کارم بەگەرنە شنگالی چووکە هەتان و کە حکوومەتە عێراقی تشتێک شنگالی نەکریا شنگال ئەمان ژێرەت بێ ئەمان نینە شنگالی ئەف هەمی هێزێت جیاجیال وێ دەرێنە کەس نزانێت سەر بکێڤەنە خەدەمات نینە مال نینە ئەڤەل خیڤەتەکێتژی هەکە چووە شنگالێ مالاوی نینە مالاوی خراب بووە وێ دیسە خیڤەتا خۆ بە شنگالێ شارع نینە مەدرسە نینە مستەوسف نینە تشتێک نینە بۆوان وێ چاوە بەگەڕهێ باشە حکوومەتە عێراقی بریا وزارەتە هەجرا قەرارەک دەرانی بەگەرنە جیهێت خۆ و هەرێکە وێ مەبلەغەکی دنەیە تعویزە 4 ملیۆنە خەڵکێمە چووە وێ دەرێت چووە سەر قادێ 4 ملیۆنێتوان نەدانەوان ما حکوومەتە عێراقی خەدعاوی خەلکیتکە وەرگینەوان وەرم بەگەڕهن نە شنگالە ئاڤایە نە حکوومەتە مەحەلی شنگالی هەیە نا ڕێکەفتنە شنگالێ تەطبیقکردن حکوومەتە ئەتیحادی هەتانەها ئەف خەلکەوێت نە ئەمن و ئەمان هەیە باشە قازانجی حکوومەتی عێراق چییە لەوەی خەڵکی عێراقی خەڵکی بەڕەسەنی شنگال و دەوروبەری ئاوارە و دەور بە دەربی لە ژێرە و خیوەتانە بژی چ قازانجێک نییە بەس ئەvەیە خەلکێمەیە شنگالێ هاولاتێت وی وڵاتی داناینن ئێمال کرینەوە ئللا دەولەتێک هەیە احتیراما خۆ بکە خەلکێوان ئەvە
11 ساڵە بنخیڤەتانە جیلێکی کامل شنگال نەدیتی ئەوانە هەموو بنخیوەتن ئەvە هەمووی زارۆتێت ئەvە هەمووی شنگال نەدیتینە خەلکێ شنگالێ زاروێ شنگالێنە شنگال نەدیتینە ئەvە زاروێت بنخیڤەتانە ئەvە چنە مەکتەبێت خۆ هەلوێ دەرێ ڕاستە ئەم سوپاسیا حکوومەتە هەرێمێت کەن و سوپاسیا جەنابێ سەرۆکێت کەن کە ئەم میهوانن الوێ دەرێ بەس هەتا کەنگی مالێتمە هەینە وڵاتێمە هەیە شارێمەیە شنگال مە هەفتی و دوو فەرماندایە سەرێ شنگالێ بمینێ هەتانەها ئەملوان خیڤەتانە هەتان و کە چ دەولەتە کە احتیراما خۆ بگرێ چێ نابێ هاوڵاتیە توێ 11 ساڵ البنخیڤەتا بن نەفسا دەولەتێ و کە ئیمکانیاتێت کامل هەینە ئەعمارا شنگالێ بکە و خەلکێ شنگالێ بەگەڕن ئەvە یەکیا دوێ تشتێ بسەرێ شنگالێ هاتی جینۆساید بوو ئیبادە بوو باشە هات تشتێک چێ کرد حتا ئەو خەلکێ من نەترسن جارەکە دیڤەگەرنە شنگالێ حتا ضەمانێک هەبێ ئەو تشتێ بسەرێ وان هاتی 2014 جارەکە دی چێ نەبێ من لازم ئەvە هەمووی سەر ستوهەیە حکوومەتا بەغدایە تشتێکی نەکریە 2300 قیچ و ژنێت ئێزدی هەتانە هەڵدەستێ داعشن حکوومەتە عێراقی گوتکانین ئەمێ لێگەڕهن ئەمێ وان ئینن ئەف ناجیاتێت ما و حالێوان و وەزعێوان الوێ دەرێ البن دەستێ داعش بوو ڤەگەڕایە البنخیڤەتیەجی کەوایە گرفتەکان یەکجار زۆرن بەڕێزانە من سەرنجتان بۆ ئەوە ڕادەکێشم هەر دایکێک هەر باوکێک ئەوە منداڵەکانی بێت 11 ساڵ لە ژێر خیوەتگا لە ژێر خیوەت ژیانی بەسەر بردبێتن و دایک و باوکەکانی دەزانی چ دەڵێن دەڵێ ئێستاش منداڵەکانمان نازانن لە ژیانێکدا لە خانوویەکدا بژین کە دیواری هەیە وا دەزانن ژیان پێک هاتووە لە خیوەتگا. یا مەتالیبێ مامەتخوازن ئەم بەگەرین شنگال وەگی دیژی حکوومەتا مرکزی چه ناحی بۆ من نەکریا و چه استفاده بۆ من نەکریا و عالەمە کالوان کەمپادەوا ڕەزیل بووی و ئەوە بوو 6 ساڵ خیڤەتێت مە نەهاتن بە دلاندن چه خزمەت بۆ مە نەهاتێکردن وەکی دیژیش ناحیێت مادێت خواردنێڤەژی هەمیێت هاتین قەتەعاندن سەرێ عالەمەکێ و هیڤیامە ئەوە چاوێ خوا بدلما و ئەمژی حادرن هەر تشتێ وە گوتی جەسەتێ خوا پسەوتێ خوا ئەمەت خوازن بدن کوردستانە خۆشی و ڤیانێژی و ئەم مەمنونێڤی قەناتینە و هەر تشتێکی و بڤێژیە حازن بەر ئەمرێ وە سەکنینە ممنون ڕحمەتەگەلک ممنون پامزانن وەضعەوەی چاوایە ئەف 11 ساڵە هون البنڤی خیڤەتانە و ئەم ئەف 11 ساڵەژی ئەم تەڵبش حکوومەتێت کەن کە حالێوە يعني هونش بي حالي خلاص بس براسي تقصيرك إجبا حكومة عراقي قالكي هيا حكومة هريمي وجناب سروك چند بكاربن هاري كاربن هاري كاريا خود بوفي خلكي اوت كان بس با تشتكي قالكي زحمته و اف جينوسايد بسري وهاتي الشنغالي في درجة تكرارت بي إجبا حكومة عراقي براسي يا ما وجي وجي حكومة مركزي بس إهمانية الخلق كيما بكين وبس حقيوان وندابكن نيفك عالمك شوي وغريا شنغالي حتى ذي قاوي وعدك داين هر 4 مليون وان داين يا ددوي وكي ديجي عالمك جي نيفك براوي شوي ويرو نيفك الفرماين او نيفجي نشن كارم بقهوان وكي دي كتاب سكرانين دعم سكناندين چه خدمت بو في خلقين هات لكن حسيبك يعني اف شعبي خاصة شنغال وكان شعبي عراقي بيت بەڕێزانم لەو کەمپا کە من هاتم سەردانم کرد یعنی لێرە قوتابخانە هەیە ئاو هەیە کارەبا هەیە خیوەت هەیە بە شێوەک لە شێوەکان کۆمەڵێک خزمەت گوزاری و پێداویستی هەیە بەڵام پێداویستەکانی ئەم خەڵکە ئەم هەموو خاتونەی لێرە دانیشتووە هەموو ژنانی و کچانی ئێزیدین پێداویستەکانیان زۆرە هەر خێزانێک لێرە فایلێکی لە دەستە بۆ دکتۆرە ڤیانی هێناوە دەڵێ فریام کەوە نەخۆشم هەیە هەرچەندە هەموو ئەو خزمەت گوزاریانەی دەکرێت یعنی ئەوە دەبێت بە ئەمانەتەوە باسی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی ئەو خەڵکەی دەکا من حەز دەکەم بزانم ئەو کچە هاتووە هەر لە ڕێگا یەخەی دکتۆرە ڤیانی گتووە دەڵێ کێشەم هەیە دکتۆرە
پێیەکانم ناتوانم لەسەر پێ بوەستم کێشە هەیە دکتۆر ئەوە کێشەی هەیە ناتوانێ بەس یعنی بەس لە سەپەنجەی دەڕواتە بەس لە سەپەنج ئەوە پێویستی بە عملیاتیە حتا بتوانێ بەڕاستی داوا لە تۆ دەکەن ئەوە بەڕاستی با بلات تشتێکی بێژمەتە بڕاستی گەلێکی ئەو بوو ئەو وەختی ئەم پرێڤەت هاتن هات دەستێمە گرت گوتە من دکتۆرەڤیان عملیاتشمڕە دوێ ئەبێتەیە أفشل النفسية نابێتە چییە؟ نابي ناپەیوی چارەسەرەوی هەیە أم مستمرة بن باكا نانە چارەسەرەوی هەیە نەخۆشخانەیەن کوردستانی نا لە کوردستان نییە ئەوە کوردستان نییە. ئاچکە تۆزەک لە دەماغیدا باشە دکتۆرە ئەمە ئەرکی عێراقا حکوومەتی عێراقا ئەمانە هەموو ناسنامەی عێراقیان هەیە دەبێ ئەمانە بەڕێزەوە نەشتەرگەریان بۆ بکرێ چارەسەر وەربگرن ئێستا و فیلانە هەموو لە بەردەستی تۆیت چی دەکەی لەو خەڵکە والله ئەول جارنینەها ئەس هەر دوسێ ڕۆژە تێمە vê کەمپێ و کەمپێ دیژی سەدا فیلێت و یەکەم جارە دکتۆرە ڤیان بێتێران پێشتر هاتووە هاتووە یان نهاتووە هاتووە سۆزیەوە دەدەیت ئەوانە چارەسەر بکەین ئەوانە ئەو جارە ئەس بێمە vê دەری هەر جارێکی تێمژی کۆمەڵک فیل و ئەو ئەس بخڕەت بم هەندێک تشت هەینە ئەم کارن ڕەسەن ئەم عیلاجکە نب تەلیفۆنەکە باتصالەکە هەندێک تشت هەینە لازم ئەستەحویلکەم نەب دەستێمەیە مثلەن ئەف لازمە یعنی چوونە خارجی ڕەت vê دەری عیلاجە لجنە لازمە عملیاتا vê یا سەهەلە ئەم دێ چێکەن چێ دەکەن ئەم دێ چێکەن ئەڤە وعدە و سۆزە ئەف عملیاتاوی ئەم دێ چێکەن ئەمێ ئینە مستەشفا الهەولێرێ ڕاستی حکوومەتە هەرێما کوردستان ئەڤڕێە بۆ مەڤەکریە کە ئەم بکارە بن بوان ڕە بماشر تەواصلێ بکەن ئەو تشتێ محتاجن ئەو ژمەڕە یعنی پەیدات کەن هون قسووری ناکەن ئینشاءڵڵە انشاءالله قصوري ناكم اف اهلتيت منن اف داكو خشكيت منن اف ناسيكا غريبه من نيفواندا فاف اهلتيت من از شوان ردك از شخورتكم نشوان ردكم طبعا لەم کەمپە زیاتر لە 1200 خێزان ژیان دەکەن خەڵک زۆر ناڕازیە حکوومەتی عێراق چەندین جارە سۆزی پێداوەن قەرەبوویان بکەنەوە بەڵام هەتا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا کە لە 2010 ئیمزا کراوە هەتا ئێستا بربەستی بۆ دروست دەکرێت ڕێگا نادەن خەڵکی شنگاڵ بگەڕێتەوە سەر زێدی باب و باپیرانی خۆی طبعا بەڕێزانم یعنی ئامارێکی یەکجار سەرنجڕاکێش لە 280,000 تا 380,000 لە شنگال و دەوروبەری خەڵک ئاوارەیە حکوومەتی عێراق تاوەکو ئێستاوە 11 ساڵەوە نمونەیەکە و کەمپە نمونەیەکی ئاوارەکانە نەیتوانی وە کێشەی هاوڵاتیانی خۆی چارەسەر بکات وەکو گوتم سەرڕای ئەو هەموو دەوڵەمەندیە وەرە بزانە 11 ساڵ کاخدر و خێزانەکەی و کەسوکاری و بنەماڵەکەی لەژێر ئەو خێمەیە ژیان بەڕێوە دەبن کاخدر تۆ لە دەرگا گوتت دەنگ بە دایکی ملت دکتۆرە ڤیان دەنگ بە سەرۆک بارزانی دەدەم بەری ئەوژی بابی ملەتە بابی ملت بابی کوردستانیە بابی کوردستان باشە لەبەر چش بەر چ هون بخير هاتين رئيس سلامي مجوار هنا وداكا ملجي وجنابي وجي وقناتي وي 24 كايبي رئيس سلامي مجوار هموار هنا وداكا ملجي داكا ما ام ذي آلي ام نانا بتشتكي ام في سروق برزاني نانا بتشتكي اف دايكا ملت ام نانا بتشتكي هكا ساحة واقعي وحقيقة وزميلي انسانيتي هبا لازم ازرام واقعي صاحب بيبن اف 11 سال ما از بن شهادة لما بجا از 1001 380,000 اوارا الكردستاني قشتي معنا بجا از یک جوانم بجا نابن خورا از یک جوان اوارا ما روجه خودي نا وزارة هجرة مهاجرين او بغداد نا يا موسيل نا البرلمانتيا كسكي نقوتي خاون حالي وشيا وشذبي حقوقي وجهية طلبك تشتك مرة نكني صحيحة. في سربيك إذا جي
جماعت ما دوری وقتی هک پیک نشان داده داره گفت 4 میلیون میدن و گله که تنها 4 میلیون نکنه دکترا تو کم هم زمان افضل سال چونجی 4 میلیون جنینه صحة واقعية أمي أنا فل أولاتي من الجديدة نفخر بابيكي وكاس نكارم داري نجي يخل المكر يخوي سروق برزاني هرب بيجي سروق برزاني بابي كردستاني يعني متمانية وبسروق بارزاني هنا هكا نبات البرشكم هكا أوام بسروق برزاني نبا هم نقول واقع رخيم بس أم سدي سدن مستقى إيمانا ما قوية هكا سروق برزاني وباري دبي خوزار هكا دبي زارو شنغالي هذا باري دبي خدامة جي حستا خوا غاز داما حستا خوا نفط داما حستا خوا كهرباء داما حستا آب داما كاويا ور وانا بخبين ور زارو هر بدري يعني أو جارة دنجيوا بو بارتية ترى من براسي دمي بزانم يعني خەڵکێکی زۆر پشتگیری لە ئێوە دەکا پێم وایە دەنگیش بە ئێوە دەدا لە ڕابردوو چیتان کردووە لە داهاتوو دەتوانن چیان بۆ بکەن خەڵکێ شنگالێ گەلێکی توەفینە بۆ جەنابێ سەرۆک و بۆ پارتی ئەوول جار بوو تاریخا دنیای ناوێ دینێ ئێزدی دەستورەکەی بێنویسین جەنابێ سەرۆک قبول نەکرد ئەف دەستورە دەرکەوێ هەکە ناوێ ئێزدیاتی تێدا نەبێ ئەف 11 ساڵە ئەوە الوێ حالێنە ڕاستی ئەم بەردەوامت چن و تێنە باوان طبعا نەبەس ئەف حالێ کەمپاوسایە نەساغی هەیە فەقیری هەیە بەلەنگازی هەیە تشتێتوان هەینە نکارن چنە زاروێتوان گەلێکی زاروێتوان نکارن چنە مەدرسێ ئێختیم هەینە ئەوە هەمووی حاڵەتن محاولە کریە چەند ئەم بکاربن چیقەکیشوان ڕە تەسهیل بکەن مەکریەوەم تەقسیر ناکەن نەش بەر تشتێکی ژبەر ئەس خۆ حسابت کەم ئەس خوش کاوانم ئەس دا کاوانم ئەسقی چاوانم ئەوە ئەهلەتێت منن ئەوە مەسئولیەتتا منە پێت وایە لە داهاتوویەکی نزیک کێشەکەیان لە داهاتوێ نزیک لازمە ئەو حکوومەتە بێ پێکهێنان یان و ئەو لازمە ئەو حکوومەتە یا چێ بالعێراق لازمە شەرتێت ئەوێ بۆ ڕادەینن کە چارەسەریەکە بۆ فان کەمپاچێکە طبعا البرنامج حكومتي هبو انه اف كامبا خلاص ببن وبين قرتن وخلكي ما بقرنا شنقالي وشنقال آفا بكن وبس في حالي حكومة العراق تشتكي نكر او 1500 شرطة شنقالي اتفاقية شنقالي 1000 شوان تعين نكرن وخلكي مهم وساهات وشافي وان ليبو باشا حكومة العراقي شما هفشان دا سرسار السر موضوعي أمنظان شو كاهتمامك أبد نكر خلكي ما بتايبتي خلكي شنقالي وإيزديا أز داوات كام همي خلكي ما تشنا دنگداني بدنا قائمامة بدنا دصدو هفتيو بينج چند أم بقوة بن بارتي قوة بالبغداي ودفاع المكان شخصك بتني نكاري الوجه حكومتي بالسكني بس كتلك وكا بارتي حزبك وكا بارتي كارن حكومة تشكيل لكن هكا حقي ازد يا بنا كارين طبعا افش ومناسبة سروق برزاني وقايمة دست وهفتي وبينج تسلسلة تشيل دا كامل يا رشاد فادي تنبورة كيف